بەناوی خۆ بەخشندە و مێرەبان ستاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە پەیامی تۆ لە شاری هەولێر دێمەوە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست. ئەمڕۆ لە نێو شاری هەولێرم و دەمەوێت تاوتوێی بابەتی بەهاجوانەکانی کۆمەلگا بکەن تا چەند بەهاجوانەکانی کۆمەلگای وەکو ڕێزگرتن، سیقات، باشبوون لەگەڵ دراوسێ و ئیتر ڕێزگرتن لە دایک و باوک ئەو بەهاجوانانەی کە پێشووتر لە ناو کۆمەلگای کوردیە بوو تا چەند وەکو خۆی ماوە. ئایا خەڵکی ئێمە گۆڕاوە؟ ئەمڕۆ تاوتوێ و بابەتانە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم. ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا کەس باش نییە ئەوڕۆ هەمووی بە دوو تەماحیکەتێن. ئێستا دایک و باوک شیرین نمایە لەبەر چی لەبەر تەواحی ماری دنیایە. ڕحم و سیلەی ڕحم کەم بووە بەڕاستیە تا دەکرێت ئیمان زەعیف بووە. ئێستا جیران لە جیرانی خۆی تامین نییە. ئێستا وای لێ هاتێ وەی ڕووی ڕۆژێک دڵ کاکە مارومدارشم بەدەستنی خۆم بەدەستە. ئیمانمان زەعیفە ئەگە ئیمان زەعیف نەبی ئەو هەنابی لەگە خوا یارمەتیمان دەگەنا بەتەمای حکومەتوانە فشێ. تا چەند بەهاجوانەکانی ناو کۆمەلگا وەکو خۆی وەکو جاران ماون. وەڵاهی وەکو خۆی وەکو جاران نماوە لەبەوەی سیلێ ڕەحم زۆر کەم بووە. یعنی بەڕاستی ئینسانەکان لەگە یەکدی وەکو بری سیقە نمایە، کەس لەگە یەکدی باش نییە. ئەولادی خۆی سیقەی ینی وەکو بری سیقی بە داک و بابی خۆی نمایە. چەندەها کەسمان دیتە داک و بابی خۆی فڕێدایە لەبەر ئەوەی یعنی دەگڕێتەوە سەر ئینسانەکە خودی خۆی ینی ئەوە نییە زۆر مسەیتر نیە لەسەر خۆی وەزعی تێک دەچی و زۆر مسیتر بەگشتی گۆڕاوە خەڵک بەڕای تۆ بە خودای بەگشتی تەبعاً گۆڕایە لەبەوەی ئێستا هاتوچوون نمایە سیلێ ڕەحم نمایە. ئەو گۆڕانانەی کە خەڵک بەرەو ڕووی گۆڕایە بەرەو باشە چویان بەرەو خراپە. بەرەو خراپە چوە بەرەو خراپە چوە لەبەرەوەی ئێستا هەر زۆر کە سیقی بەوەی خۆت نمایە زۆر کە سیقی یعنی براوێری خۆی چەند سال براوێتی سیقی پێ نمایە. ئەنگۆ لێرە دوکانتان هەیە ینی خەریکی کاسبین لێرە تا چەند سیقەتان بە کەسێکەیە کە داوای شتێک دەکات بە قەرزەکەی لە کاتی خۆی بگەڕێنتەوە. ئێستا خەسێ قەرز هەر سیقە نماوە ئەمە قەرزمانەیە هی 2013 بەخوای ئێستا نەفەرمان هەیە ئەو بە بەڵگە پێپشاندەم 3 ملیۆن قەرارە دێتن 20,000 مەلۆدێنی 50,000 مەلۆدێنی. یعنی ئەو لە کاتێکاوانی 2010 وعدیاندا لۆ چەند مانگە چوانێ 2 مانگ ئەو کاتی معاش باش بوو دەهینا و دەیبر دەهینا ئەوەستا نمایە. ئێستاکە لێ چەند قەرارە 20,000 لێنە سێدەری چی نییە توش ناتوانێت چۆ بەخۆت دایتێ ناتوانێت بچی یەقەی بگری. ئێستا یەکێکی ڕێک پێکیش بێ سیقەتان نییە کە قەردی بدەنێ نمایە هیچ ینی مەسەلەی قەردی کەس ناتوانێت بە قەرد بلاتن خاستە لە بۆ ئەوانەی کە ینی مشتری احتیادینە ئەوەی جملە فەرقی هەیە بەس مشتری احتیادی قەرد نمایە. کاتیە نەمایە ینی خەڵکەکە ناگەڕێنتەوە کەس ینی هەیە دەرێ ئەوە ینی حسابی ئەوەی بەرامبەر دەکات دەرێەوە منەتی بەو پارێ من نییە ئەمە 100,000 لەو بەمە جارە بالەکەن بخوا کەریمەکەنی هەموو دەیدەمەوە. ئەمانە هەمووی کۆمەڵێک لەو شتانن کە لە کۆمەلگا گۆڕاوە بەرەو خراپی چوە. هەر زۆر خراپ بۆ بەڕاستی قەزێ جارێ هەر سیقە نمایە یعنی سیلێ ڕەحم نمایە کەس باش نییە برادری خۆتە ینی وەکو بری غەدر لێ دەکات برادری خۆتە ینی کەس باش نییە ئەوڕۆ هەمووی بە دوو تەماحیکەتێن. چۆن خۆمان پارێزین لەو بابەتانە بەڕای تۆ دەبی خودی ئینسانەکە خۆی یەکەم جار لە خۆی دەست پێ بکاتن ئەو دوایە تا ئەگەر تو بە خۆت باش بووی بەرامبەرەکەشت باش دەبێت. هاوکاری کردنی یەکتری جاران باشتر بوویان ئێستا قەرزدانی پارە بەگشتی ظروف زمان دەگۆڕێت ئێستا خوددا ڕۆ ئێستا بۆ جاحێری ئێستا چای بتێ بەگشتی دنیا گۆڕایەوە نیە دنیا ظروف زمان دەگۆڕێ و چا دەبێ و خراپ دەبێت دیناروان هاتیە. ئێستا کە دنیا یان مرۆڤەکان بەرەو خراپە گۆڕیانن بەرەو باشە زیاتر باشێ و خراپێ و دیناروە هاتیە. کورد هەمیشە بە بەها و بە عادەت و تەبیعاتە جوانەکان ناسرا بوو. ئێستا تا چەند ئەو بەها جوانانەی لە ناو کۆمەلگای ئێمە ماوە ڕێزگرتن لە دایک و باوک ڕێزگرتن لە کەسوکار لە جیران و هاوکات سەردانیکردنی یەکتێر ڕاستگۆیی ئەم بەها جوانانە ناو کۆمەلگای ئێمە چۆنە؟ ئێستا برای مسلمان پێشەچی بەخێر بێن سەر چاوان یاخۆ بەخێر بێن بەڕاستی
ئێستا ڕێزگرتن نەماوە لەبەر ئەوەی نەدایک و باوک ئاگای لە کوڕیا نەکوڕ ئاگای لە دایک و باوچیە هەمووی مەسەلە تەماحیە تەماحیماری دنیاەیە تێگەیشتی قوربان هەمووی مەسەلە تەماحیماری دنیاە پێشان ئێمەی مسلمان نەمان دەوێرا بچینە مەجلیسی باو و دایکمان کە قسەیەک بکەین کە لەفزەیەک دەربکەین کە قسەی باش بکەین نیان یعنی نەمان دەوێرا بچینە مەجلیسێ ئێستاوە نمایە کوڕ لە ڕێزگرتن بوو بەرێ هەمووی لە ڕێزگرتن بوو بەس ئێستا ئەوە نمایە کوڕ پێش بابی قساکە کوڕ پێش بابی قساکە دەستە مەجلیسێ هەرەگەڕێتەوە یان باوچ و دایکی فڕێداتە دەرێ ئەی با بۆ تەمبەرخانەی لە ترسی خێزانەکەی قوربان ئەرێەوە یعنی لە هەولێر ئێستا کە بەڕاستی بەداخەوە یعنی ئەو حاڵەتی دەبینی داکوباب فڕێ دەدرێت جارانەوە هەبوو بەڵێ جاران نەبوو والله بالله ئەو ئەولادە ئەو هانیە ئەو هەدەستی ڕادێ خست بابی پێی لەسەر دابنایە ئەو زەبزانە قوربان ئەوەندە دایک و باوک شیرن بوو ئێستا دایک و باوک شیرین نمایە لەبەر چی لەبەر تەماحیماری دنیاە لەبەر پارەی چرکن ئەرێوەڵ هەمووی گۆڕا خەرک بەدوو تەماحیماری دێ پێشان دەچێ گوندەچی پێشان کابرا دەچۆ گوندەچی خێرا مریشی دەیناو ئەوەی دێناو هەمووی لۆ دادەنە ئێستاوە نمایە ڕێزگرتن نمایە کابرا بشتی ئەو ڕێزە لێ ناگری نازەم ڕێزەکە نمایە چۆن خۆمان بپارێزین بۆی کە نەبین بەو کەسانەی کە ماڵی دنیا هەڵی خەڵەتێنێ چی بکەین باشە بەڕێت دەبی ئینسان خۆی بپارێزی ئاگای لە خۆی بی ئاگای لە خزم و کەسی بی ئاگای لە جیلانەکەی بی تێگەیشتی قوربان ئەرێ وەڵڵا دەبڕۆ تەمەشای شاری کۆیە ئێستاش ئەو هایە کە یەکێک دەمری ئەو ماڵە ئەو جیلانە پێغەمبەرە فەرمێ جیلان ڕەشی لەسەر جیلانیە صلی الله علیه وسلم تەمەشا دەکەی ئەو مارە مردوو لێ مردووە مندارێکی مردووە کوڕێکی لێ مردووە ئەو مارە هەر تووش و برنجی ئەباوەکی جاران یان وەلید ئیبراهیم لە زمانی هەشتا و سێ بەبیرم دێ لە زمانی هەشتا و سێ شریتی وەلید ئیبراهیم لێدرا قورئانی پیرۆز لێدرا تێگەیشتی قوربان نەپارەی دەدەیونەیسی ئێستا الحەمدولیلا و بینەکە ڕاوەستایە کەس پارە و مارەی نادا پێشان خەرک چاروەرەقە و دەوەرەقەی تازەی دەدا و ئەرێ وەڵڵا کوردەواری ئێستاوەشی جاران نمایە ڕحم و سیلەی ڕحم کەم بووە بەڕاستیە تا دەکرێت ئیمان زەعیف بووە ئێستا مەسەلەن وچی پاپا هاتیە یعنی وەی کردێ ئیمانەکەی زەعیف کردیە ئەوڕۆ جوابی مسلمان نادرێتەوە لۆ پاپای سەردا دەنوێنن بەڕاستی کارەچی نەشیاوە لە بۆ ئاینی ئیسلام لە بۆ ئەو دین و مەسەبەی ئیشاءڵڵا خوای گەورە بینی لێرە وڵاتێک یان هەرێمێک زۆرینەی مسلمان ڕێز لە مامۆسایانی ئاینی ناگرێت بەڵام ڕێز لە ئاین زادەکانی تر دەگیرێت ئەتمان ئێستاوە مەلایەکانی دانالۆ پێشوازی کە ئەو های لۆ بکەم ئەوە ئیمان زەعیف دەکەم بەڕاستی ئیمان زەعیف بووە باشە پێم بڵێ تا چەند ڕێزگرتن یان لە جۆرێک لە جۆرەکان سیقەکردن بە یەک وەکو جاران ماوە سیقە نییە هیچ سیقەک نیە لە گۆڕە لە خۆی لە قورئاندا هەیە هەتا دێ ئیمان زەعیف دەبی قەسر و قسوور زۆر دەبی شەرم نامینێ شەرم زۆر ئەساسە شەرم لە ئیمان واتە ئەگەر شەرم لەسەر ئاینی مەسهەبی خۆت نەبی شەرم لە دنیای هیچ ناکەی ئێستا بەڕای تۆ شەرم نەماوە شەرم نییە دین زەعیف بووە بۆی لێ هات کۆمەلگای ئێمە بۆی لێ هات بۆ دینی زەعیف بوو چێ بۆ پارەکەیە مەسەلە پارەیە ئەو ئێستا کە پارەیە کابرا تەمەعی زۆرە لەسەر دنیای هەتا تەمۆ هەبی ئەوە دنیا ئەو هەیە ئێستا گچکە لە سەروی گەورەی دادەنیشی ڕێز لە گەورەکان ناگیری چێم و کۆمەلگای ئێمە بە دوای پارە کەوتووە بە دوای پارەیە کە باسێ کرد کە کۆمەلگا گۆڕاوە گوتە گۆڕی ناری دەبی سەلام لێ ناکە باشە گۆڕینەکانی کۆمەلگای ئێمە بەرەو ڕووی باشن یان بەرەو ڕووی خراپەن زیاتر وڵای بەرە ئەوها بڕوا بە ڕووی خراپە دەڕۆ بەس ئیشاءڵڵا خوای گەورە چای دەکە کەس باشنی ئەو هەمووی بەدوو تەماحیکەتێ ئێستا دایک و باوک شیرین نمایە لەبەر چی لەبەر تەماحیماری دنیاە ڕحم و سیلەی ڕحم کەم بووە بەڕاستیە تا دەکرێت ئیمان زەعیف بووە ئێستا جیران لە جیرانی خۆی تامین نییە ئێستا وای لێ هاتێ وەی ڕووی ڕۆژێک دڵکاکە مارومدارشم بەدەستنی خۆم بەدەستە ئیمانمان زەعیفە ئەگە ئیمان زەعیف نەبی ئەو هەنابی إلا خوا یارمەتیمان دەگەنا بە تەمایە حکومەتوانە شێ کوردەواری بە کۆمەڵک شتی جوان بەناوبانگ بوو ینی سیفاتی جوان ڕاستەکەی ئێستا ئەو شتانە مایە ئێستا کێ بەس زۆر کەمە
هەریکە ڕێزگرتن چۆنە ئێستاکە ڕێزگرتنی ژەعی بووە گەورەکردن بە یەک چۆنە نەما کانی سیلەی ڕحم سیلەی ڕۆمیش نما خەڵک قەرزی دەداتێک ئێستا بە قورعان زەحمەتە براناتە بلای ڕۆژی ڕۆژ حەشرات جاران بەبیرت دێ هیچ کاتژێت لێ بوو بڵێن ئەو پیاوەیە داک و بابی خۆی فڕێدایە نانە نەبووشتیەوە هەرکەفر بوو ئێستا احتیاری یەکسەر دەیبەلەوە بە سەلاسوات هەری تووسی چل سەرمەنداری بەخێو دەکەی ئەویش سارەی بەخێو ناکە لە 1000 نەفەر یەک باشە و کۆمەلگایی ئەمە لۆی لێ هاتیە مامە کۆمەلگای لۆ لێ هاتیێت ئەو قات و قڕی و بێڕەحمی و ئەو خراپەکاریە لۆی لێ هاتێک و ئەو هەموو شتە خراپە ڕوودا زۆنە ئەو هەموو خەڵکێ ئەو هەموو حکوومەتەوە ئەو هەموو حەزبە و ئەری ئەو هەموو شتە خراپانە لە گۆڕێ ئەری ئەوە لێرێ ئەو هەموو قەناتە سقەتانە عالەمە هەموو وێران بوو لە قەناتە خراپانە ئەری کاک یعنی کۆمەلگای ئێمە بەڕای تۆ ئەوەی کە بە خۆت دیتە زۆر بەرەو خراپەی چووە ئەریکو لەگە پێشان 1000 فەرقی هەیە باشە لۆی لێ هاتیە مامە وەڵڵاهی دوورکەوتنەوە لە دین پێ دوایە بەشەکە طبعاً زۆر ئەری ئەگەر دە تو بەدین بی بەوەبی ڕۆمە دەبی بەس ئەگە تو بەدین نەبی معنا ڕۆمیشن ناوی خەڵک لە دین دوورکەتیتەوە لۆیەوە نیە ئەریکانی پێشانەوە و شەنکابرا ینی اختیارێک دوعاچی لۆ دەکریان قسەی نزعەتە جێ دەکرد مەمنون بوو ئێستا قسەی دەکە کابرا لە مەجلیسێ گەمەی پێ دەکەن زۆر کۆم بەهای جوان هەبوو لە ناو کۆمەلگای کوردیە بەڵام ئێستا کە لە دوایدا دەگەڕن ئەو بەها جوانانە نەماوە بە تایبەت کە سیلەی ڕەحەم لایەنی کۆمەڵایەتی لایەنی یەکترناسین خزم و خزمایەتی ئەوانە بە شێوەیەکی بەرچاو کەم بووە ئەوانەش هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو کارانە بەهۆی بوونی پێشکەوتنی دنیا ڕاستە پێشکەوتنی دنیا حەزەکەم لەسەرەوە بوەستی یعنی تۆ حەزەکەی ینی خەڵک ئێستا وەکو جاران ڕێز لە جیران و دراوسەکەی ناگرێت نەخێر ئێستا وەکو جاران وەکو پێویست نییە کە ڕێز لە جیران بگیرێت جیران هەتا لە جیران بگیرێت هەروەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەوەندە باسی جیرانی کرد سەحابە وایان دەزانی کەوا جیران میرات لە جیران وەردەگرێت بە شێوەیەکی وا باسی حەقەکانی جیران لەسەر جیرانی ئەکرد بەڵام ئێستا جیران لە جیرانی خۆی تامین نییە هیچ ئارام نییە بەو کە بۆ شوێنێکی تر بڕوە پێشتر کەلتورێکی زۆر جوان هەبوو لە ناو گەڕەکەکاندا لە ناو خزم و کەسەکان و لە ناو گەڕەکەکاندا هەبوو بە شێوەیەک کاتێک کە ماڵێک دەڕۆیشت بۆ شوێنێک بۆ ماوەی 2 ڕۆژیان 3 ڕۆژەوانە کلیلی خانوەکەی خۆی دەدا جیرانەکەی بۆی کە بەس ئاگەی لێ بێتن بەڵام ئێستا زۆر جیاوازترە ناتوانێت ماڵەکەی خۆی لە ترسی جیرانەکەی بەجێ بێڵێ زۆر شت هەیە ئێستا بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەبینن بە شێوەیەکی وا لەو حەیەک لێ دراوە نووسراوە ئەم خانووە بۆ فرۆشتنە بەهۆی چیەوە لەبەر جیرانی خراپ کەواتە زۆر شت هەیە وای کردو ئەو کە باسی ئەومان کرد زۆر شت هەیە گۆڕاوە ئەو گۆڕانانەی کە کراوە بەرەو ڕووی باشە بووە یان بەرەو ڕووی خراپە زیاتر ئێستا ئەگەر لە تەماشای دنیای پێشکەوتن بکەین زۆر ڕاستە کارەکانی بۆ ئینسان زۆر ئاسان کردووە بە شێوەیەکی وا کە قورسایی لەسەر شانی مرۆڤ هەڵگرتووە بە شێوەیەکی زۆر باش بەڵام لەگەڵ هەڵگرتنی ئەم قورسایە لەسەر ژیانی مرۆڤ زۆر هۆکارێکی لە ئینسانەکان ساندۆتەوە بۆکو بۆ نمونونەکە ئەگەر باس لە تەکنەلۆژیا بکەین کە ئینسانەکان باسێکی سیلەی ڕۆحم بکەین تەکنەلۆژیا کاریگەریە بوو خەڵک جاران سەردانی یەکتر یەکرێ ئێستا هەر بە تەلەفۆنێک یەکتر بەڕێەکەن بەڵێ من حەزەکەمەوە پرسم چۆن خۆمان بپارێزین دەست بە چیەوە بگرین بۆی کە بەو جۆرە نەگۆڕێن کە بەرەو ڕوو خراپەیەم گۆڕانەیە پێویستە بیر لە ڕابردوو بکەینەوە پێویستە بگەڕینەوە بۆ لە بۆ قورئان و فەرموودە هەروەکو چۆن کە خی گەورە دەفەر خی گەورە ئەمرمان پێ دەکات کە لەگەڵ یەکتری باش بین و یەکتریمان خۆش بوێتت سڵاو لە یەکتری بکەین تا ئێستا بۆ نمونە تاوەکو من تۆ نەناسم سڵاو لە تۆ ناکەم بۆچی پێغمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت کە گەیشتن بە یەکێک سڵاوی لێ بکەن کە گەیشتن بە کۆمەڵێک سڵاوی لێ بکەن بەڵام ئەو شتە نەماوە تاوەکو من تۆ نەناسم کە مەسلحەتم لەگەڵ تۆ نەبێ بەرژەوندیم لەگەڵ تۆ نەبێ سەلام لە تۆ ناکەم چاکوچۆنی لەگەڵ تۆ ناکەم کەواتە بەم شێوێش سیلەی ڕەحەم نامێنێ واتە دەستگرتن بە دین باشترین شە بەڕای تۆ بەڵێ باشترین شتە بە دین و بە ئەخلاق
ئەخلاقی سەرچاوی کە لە دینەوە گرتووە باشترین شتە بۆ ئینسانەکان کەوا لەگەڵ یەکتری باش بن و بەختەوەر بن. بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوسەرنجی هاوڵاتیان کە پێیان وایە کۆمەلگای ئێمە گۆڕانێکی تەواوی بەسەردات و بەشێکی زۆری گۆڕانەکانیش بەداخەوە بەرەو ڕووی خراپە بووە. ئەزا من دەستمە لای ناوبڕەیەکی کورت و دێمەوە خزمە دێوەی عەزیز و خۆشەویست و لە پەیامی تۆ لەگەڵتان بەردەوام دەبم. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە هاتمەوە خزمە دێوەی عەزیز و خۆشەویست لە نێو خەڵکی شاری هەولێر بەردەوام دەبم تاوتوێەوە دەکەم تا چەند بەها جوانەکانی کۆمەلگا وەکو خۆی ماون تا چەند خەڵک ئێستا کە ڕێز لە یەکترەگرێ سیلەی ڕەخۆن چۆنە ڕێزگرتن لە دایک و باوەک ئەی قەرزدان بە یەکتر و سیخە و متمانە باشبوون لەگەڵ دراوسێ چۆنە ئەم بابەتانە لەگەڵ هاوڵاتیان تاوتوێ دەکەم بینەر و بیسەرمان. کوردەواری بە کۆمەڵێ بەهای جوان ناسرا بوو تا چەنە و بەها جوانانە لە ناو کۆمەلگای ئێمە ماوە؟ وەڵی سەتان بیست ماوە. بەڵێ ینی بۆ ئەو 1970 بۆ کوێ ڕۆی؟ 1970 وایان لێ کرد کە بڕوە یەکەم شت تەماشا پێشان کە خەڵک دەیگۆ قەومم کوردم ئێستا لە قەومایەتی نماوە پێشان دەیگۆ عاشیرەتم یان فلان عاشیرەتم یان خۆشناوم یان هەرچیم یان سوورسیمە یان خەیلانیمە یان گەردیمە ئەگەر کابرا قسەشی بۆوە نەگوت با پێی ناخۆش ئەوەش نما ئێستا وای لێ هات دەرێ بەرە باب بەڵە بابی مارێ فلان کەسی لە فلان گوندی ئێستا بەرە بابیش نمایە ئێستا دەرێ مار و منداری برای خۆم بەدەستنیە تەنیا ماڵ و منداری خۆم بەدەستا براژ نماوە ئێستا وای لێ هاتێ وەی ڕووی ڕۆژێک دڵ کاکە مار و منداریشم بەدەستنیە خۆم بەدەستا لەبەر چ هۆکارەکانی ئەوەیە هۆکارەکانی گۆڕانە بەسەر گۆڕان کارانە هۆکارەکانی ئەوەیە بە حەقەت لە پێشی هەموو شتەشی نەهامەتی بەسەر ئەو ملەتە داهات دومیش خەڵکیان برسی کرد کە خەڵکێک برسی بوو ئێستا ئەتوو ئەمن هەر کەسێک لە نەتوانی ژیانی گوزەرانی ماڵ و مندار و خۆی جێبەجێکە ناتوانی سەتەریان لەسەر بکە ئەگە من ئێستا کەم دەچمەوە ماڵە 7 مندارم هەیە ئەگەر نەتوانم جەمەنانەشیان بدەمێ چۆن دەتوانم دەسەڵاتیان بەسەدا بسپێسین برەمدانیژن و دەبی لە جێوە عەمدم پەروەردەکەم لە جێوە عەمدی من دابن بەڵام ئەگەر هەمبوو هەبوو بوو کابرا دەسەڵاتی هەبوو خزم و کەس و دۆست و برادریش لەدابشت خۆخڕکاتەوە دەسەڵاتیش بەسنەوە دابشتێنی ئێستا قەدیم دایانگۆ ئاغا دایانگۆ مەسەلە دایانگۆ کابرای سەرما دبرا گەورە کابرا ڕدێن سپیەک لە گوندی باە ئەگەر دوو کەس بە شەڵاتماسی دوو شەقلەوی دەدا دوو شەقلەوی دەدا کەس هەر کەس دەکشەوە کەس نەیتوانی بڕڵێ لەوە دەکەی ئێستا منالی خۆتەکە شەقەشی بکەی دوو شەقە لێ دەداتەوە ئەوە لۆی ئەوە لەوەی لات کاکە ئێستا وایە لیان خەڵکەکەیان بە حەقل لە بەردەستی کەس و کار و باب و برا و خزم و کەسی دەرهینا لەبەرەوەی ئێستا بە ئەوە دیارە چێدرری هینەیە پێویست ناکە ڕۆی چێدرری هینەیە بە ناوی دموکراتی بە ناوی ئاشتی بە ناوی مافی چارە نووسین قەدیم کابرا دەیگۆ ئەمن یان کەرکووک و یان خانەقین و یان مەندەلی و یان جەلەولا یان جەبەل عەمرین هاتا مابین دەزەنجین ئێستا دەیڵێن کاکە هاتا مابین دەزەنجین نانەک زمانانە و جمە عاشقمان بدەنێ ئێستا کەس دەوەرە ئێستا لەو ملەتەی بێڕزانە کەس ناوی کەرکووک و خانەقین و مەندەلی و جەلەولا و ئەوان لە بیر ماوە هەمووی دەرێ کاکە ئێمن برسیمە ئێستا کاسی قەش کە نماوە لە بینی خەڵکیش ئەوەش ماوە چۆن نماوە ئێستا بام هەر پیاوی چاک بم با هەر پیاوەچی ڕازگۆ بم با هەر پیاوەچی پیاوی کوڕی پیاوم ئەگەر یەک دینارم لە جیرفانی نەبی ئەمن بێدەسەڵاتم دەرم کاکە 10,000 بە قەردە سمێنێتە دەمەوە ئەگەر سمێنی پێم بەدانێت بدەمەمانە ئەوە سیقەم لەگەرت و نما کە لەوانەیە زۆر باشیش بم لەوانەیە خراپیش نەبم بەڵام کە زروفەکە وای لێ کردومە ئەوهام بەسەر بێ چۆن خۆمان بپارێزین لەو هەموو گۆڕانە جوانەی کە باسی کرد بەرەو خراپە ڕۆیشتۆ چۆن چاکسەر یەک شت هەیە لە واقعیەکەمدا ئینسان نابی پشت بە کەس بەستی تەنیا پشت بەخوا بەستە پشت بەخوا بەستە پشت بە کەسمە بەستە پشت بەخوا بەستە پشت بە خۆت بەستە و ئاخۆت بپارێزە معنە برسی بی تێنی بی باشتر لەوەی سون ئەو کەرامەتن نەچی بەخوا سیقە هیچ نماوە نە کۆمەلگا نە حکومەت لە هیچ سیقە هیچ نماوە
استيقظ بكز نما نعم أخوة حكومة ديش ورا بهيت لو لبرت شوي لي هات ورا حمو فير ودزو حمو تشجدك أري والله قوري وزارة هزن مايا نخوش عالم يسوون بيشا بيزوقة نعزين سبكة ولوها بيت زويات وامبري لوها بيت زوقي ورا بيشيا سند بيش والله لم يجا لو بيشش قرايت يعني أري والله بس تخوى قد قسمت شوف امبري تاسن استجنزان وزعيان كوالا الروي دارية ولا الروي الشوا والله زوزو خرافة أري والله حالا بيشك هكا بيزار بوا نمعاشي نهيت تعيناك دخيني أخي تاورك كسوري ناقري يعني مهنا تبهر إيش دزناك وشادش تبهر إيش دزناك أري بخوا أخو بيزاري إلا أخوا يا المتمان دقنا بتمايع حكمر وأنا في الشيء كز باجني أو رحمي بدو تماحي كتير ئێستا دایک و باوک شیرین نمایە لەبەر چی لەبەر تەواحی ماری دنیاە ڕحم و سیلەی ڕحم کەم بووە بەڕاستیە تا دەکرێت ئیمان زەعیف بووە ئێستا جیران لە جیرانی خۆی تامین نییە ئێستا وای لێ هاتێ وەی ڕووی ڕۆژێک دڵکاکە مارومدارشم بەدەستنی خۆم بەدەستا إيمان من ضعيفة أجا إيمان ضعيف نبي أو هنابي إلا أخوا يا المتمان دقنا بتمايع حكمر وأنا في الشيء کورت هەمیشە کۆمەڵە بەهای جوانی هەبوو پێ ئەناسرایەوە تا چەنەوە بەها جوانانەی کۆمەڵگا و کوجاران ماوە پێش وەختی بخێتتان دەکەم بەخێمەسە چاوم وەڵای نمایە ئێستا وەکو سیقا وەکو بڕوا پێکردن لە کوردستان نمایە پێشتر هەبوو پێشتر بەخۆش دەچمە جێشی مەسمەعای لە خۆم بەتەمایەکەشی بەجێ دەهێشت بەس بەڵێن ئێستا برای خۆتت سیقەت پێنێ بەجێ بێری لە بەوەی ڕحم نمایە سیقە نمایە خەڵکەکە گۆڕایە ڕێزگرتن وەڵاهی زۆر کەمە زۆر کەمە تایبەتی لەناو قەمی خۆت کە دەچی ڕێز لێ ناگرن احترامت ناگرن هێشتم بێگانەکە باشترە لە سماری بێگانەشی ڕێز و احترامت دەگری خزمەتت دەکە بەس لە عایلی خۆ لە مامەدە لە ئامۆزە لە هەموو کەس و کارێکی خۆت ئەو ڕێزە نەمایە ئێستا بینین دایک و باوک فرێدرێ پێم بڵێ جارانەوە هەبوو نییە نا هەمن ئێستا باوکم نەما بەس دایکم ماوە من هەتا دەمەن و خزمەتی داکم دەکەم وەکو شخصی خۆم بابی و باوکیشم بتۆ لەبەوەی ئەمە بە داکو و باوکمان جوانێت ئەمن کە خەڵکی ئێستا هەیە داچی خۆی فڕدا هەموو چییە لە دەوڵەمەندیە کابر ئەگە فول بوو یا دەوڵەمەند بوو پێی بەخێو ناکرێ ڕەوانەی ئەوی ڕادەکە پارەی دادێت بەخێوی دەکا کۆمەلگای ما ئاوا گۆڕا و گۆڕانەکانیشی بەرەو خراپە بوو زیاتر چێ هۆکارە لەبەر چی مادە پارە خەڵکی گۆڕی بەڵێ هەبوونیان نەبوونی نانە پارە ئەو پارە بەڕاستی هەموو کەسی گۆڕی نە من تۆ هەموو کەس ئەگەر کابل ئێستا فەقیرە کاکە دینارێ بخوێن لە مارە قوڕ بەسەرێ تەلەفۆن بۆ خزمەتی خۆی دەکا هەر جوابی ناداتەوە تۆ احتمال دا پارەی لێ بکە ئەگە پارەکە یەک ئەو ڕاوەسی ئیش کاسبی هەبی خەڵک ئەوەی ناکە بەس بەڕێی من بە پارە ئەو خەڵکی گۆڕایە چۆن چارەسەرەکرێت چۆن دووبارە و باجوانانە دێتەوە ناو کۆمەڵگای چێ بەرپرسە لە نەمانی تەمان حکومەت چۆن بگەڕێتەوە چۆن بەهاجوانان گەڕانەوە زۆر زەحمەتە لەبەوەی بەدین بەشێک لەو بەهایانەمان لۆ دەگەڕێنتەوە بدين بدين دەست بەدینەوە بگرین طبعا أنا والله أقل بشر أو هم كسك بالثقافة خوي نيجي خوي بقروجي خوي بقري سوزيل خوي قوري بابا طبعا أو دري نرم دبي دري خوش دبي بس كابري هي رسمية هي نيجي هناك قناعت بأوكينية هناك بي بس خوي بي أويا خوي بي مهمة ساواكم شلوني ماوە چەند پرسیارێکم هەیە لێت ڕێزگرتن ماوە وەکو جاران ناوەڵاوەی جاران نەما سیقە ماوە وەکو جاران ناوەڵاوەی جاران نەمایە خەڵک لەگەڵ جیرانی باشە وەکو جاران بە خوددا پێشان باش بەسەڵان لەوەتی ئەوە بووە ڕەم نمایە ڕێزگرتن لە دایک و باوک ماوە وەکو جاران بەخوای مایە بەس وەچی جاران نییە قەدیم نمایە وەچی جاران خۆشەویستی ماوە وەکو جاران نەماوە هیچ نماوەچی جاران ئەو هەموو شتێک کەوت لێتم پرسی گوتت نەماوە بۆ گۆڕە ئەخر ڕەم نمایە سیدە ڕەم کەم بووە یعنی ئەولاد لەگەدا چ قسەی ناکە هەمیان کتە مادە مەسعەت و پارە ڕاستە پارە دەوری هەیە بەس هەموو شتێک پارە نییە باشە لەبەر چێ سیفاتە جوانانە ینی دەگەڕێتەوە سەر شخصی خۆی ینی بە ڕەم بیسێ ڕەم جێبەجێ بکە سەدانی داش کە سەدانی وای بکاتن ئەوانە سەری هەمووتی وەزعی گەنجان هەتا برێ ناخۆشە برێ نەرێ ئیش وکانما لە وڵاتی ئەلعان ئەمە گەنجەکەم
عمرم 20 ساڵە بێئیشم لە وڵاتی هیچ ئیشکار نمایە ئیشیژەکە ئەگەر هەبی ئەگە ئیشەبی دەکەم ئەگەر تاینات بوو دەکەم بەس هیچ ئیشکار نمایە ئەلعانە من گەنجە جوەشی من فکر لەو ژانی دەکەم و برێ نەرێ ئەمن دەمەوێت سارێ بکەم دەمەوێت خانی بکەم دەمەوێت ژنە بینە بەس وەچی ئیشکارێک نەی بەجێ بکڕم ئەوە نەورۆزە ئەمن دەمەوێت دەستە زرکەشی بکڕم وەشی گەنجان وەش ئەو گەنجانە ناتانم بکەم سکە ئەگەر ئیشەکەوی پارەت بەدەست دەکەوی لە خۆت جرگەکە شتی پێ دەکری ینی هیچ جلکت نەکردێ لەو نەورۆز هیچ جرکم نەکرا دریشم خۆش نییە درت خۆش نییە وڵای لە وڵاتی ئەرۆڵە شێگەڕایتی ئیش نەبووی لە دوی شێگەڕامە لە هەر ئیشەشی کابرا دەرێ بازارنیە دەرێ بڕۆ مای چەندە بێیشی تقریبا 3 هەفتە بێش چ هەیە لۆ حکوومەتێ هیوادارم حکوومەتە ئەوڕێک لە گەنجان بداتەوە تاینات ئەوە گەنجەکان فۆرمچتان بداتی تایناتی بکەنەوە تاینات نمە 6 ماگە ناخۆم لەسەر لە شەریکەکی هەدەرم ناوم دێتەوە هیچ ناوم نایەتەوە ناوم هەتا ئێستا نەگەڕایەوە کرێکانی بیانیشدا دەمەزرێن و کرێکەکانی ئەگە عەرەبە کەبی سووریا کەبی دا دەمەزرێنن بەس کوردەکەی خۆمان دامەز هیچ حساب لە بۆ کوردی ناکەن ڕێزمێ لە بۆ تەلەڤزیۆنەکەت و لە بۆ کامێرەمانی هیوادارم یشی لە بۆ گەنجان دابین بکەین کورد کۆمەڵێک سیفاتی زۆر جوانیە و بەهای زۆر جوانیە و بەردەوام شانازی پێوە دەکرد وەکو سیقە پێکردن ڕێزگرتن تا چەنە شتانە وەکو خۆی بە خزمەت بکەم بەنای خوای گەورە میهرەبان یەکەم جارێ سیقە نمایە بڕوایی نمایە سیقە لەکە جیرانی لەکە نمایە برا لەکە برا سیقە نمایە یعنی وەکو جاران کابرا دەهات مەسەر برێمار و مندار و وەزیعەتی خۆی بەویا جیرانژی بەجێ دەهێشت نەک بەویا برایشی ئێستا ئەوە نمایە ناتوانین بەویا برای خۆش مارمداری خۆت بزبێری یعنی هەندە دنیا بێ سیقەیی بووە ئەو هەموو دەکات چێ دەکات دین زەحیفی ئیمانمان زەحیفە ئەگە ئیمان زەحیف نەبی ئەو هەنابی یعنی دوورکەوتنەوە لە دین ئاوای لێکردینە تابان نەدیکو ئەگە دوور نەکەین لە دینی ئەگە دینەکەین قەیم بی ئیمانمان قەیم بی ئەمە ناتوانین جێدە من ئەمن خیانەت لە تو بکەم ئەتو لە من بکەی وێنە خەڵک زۆر گۆڕایە ئێستا مامە لە چاوی کە تو پێشتر دیتی ئارێ وەڵا خەڵک زۆر گۆڕەیە ئەرێ وەڵڵاهی هەمووی لە ڕووی خراپی بووە خەڵک زیاتر هەمووی دەگەێت ئێستا تەنەزولی ئیمان ئەرێ وەڵا هەمووی دەگەێت ئەوەی ئەمە ئیمانمان زەعیف بووە دەست بە دین بگرێ سەرکەوتو نابێت لە هەردوو دنیا ئەوە بێگومان ئەوە ئیشەڵڵە پشتانی خدای گەورە هەر کەسانێک دەست بەو دینەی وەبگری دینی محەممەد مستەفای دەست پێوە بگری ئیشەڵڵە ڕحمانە لە ناو لە قیامەت ئەو کابرەیە سەرفرازە بیشەڵڵە بە پشتانی خدای گەورە میهرەبان بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر کە بەداخەوە هەر کەسێکم دواندوو بێ وتوێتی وەڵاهی کۆمەلگامان وا گۆڕاوە خۆزگەمان بەجارە ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار لەسەر هەموو کایەکانی کۆمەلگای کوردی جێبەجێ بووە و تەنانەت بە هاجوانەکانی نەوە کۆمەلگای کوردەواریش بەشێکی زۆری هاوڵاتیانیش هۆکارەکەیان بۆ قەیرانی دارایی دەگەڕاندەوە کە خەڵک گۆڕایە و بێسیقە بووە بەشێکی زۆریشیان بۆ لایەنی دینداری و ئیمان دەگەڕاندەوە کە خەڵکی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان لە دین و ئیمان دوور کەوتۆتەوە بۆیە ئاوای بەسەر هاتووە ئەڵلقەی و جارێ بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن لە شاری هەولێر تا ئەڵلقەیەکتر و بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێنم سپاردەی خوا بن.